بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوەی یاریگا لەگەڵ هاوکارانی زێدە ئازیزم لە کامێرە و کۆنتترۆل دێنەوە خزمەت هیوادارم هەتا دوا پەیوی بەرنمەکە هاوڕێ بن و لەگەڵمان بن. ئازیزان دیارە پشووی فیفا کۆتایی پێهات، یاری هەڵبژاردەکان تەواو بوو تا مۆندیال. جارێکی تر بە خولە ناوخۆییە چێژ بەخشەکانی پرێمەر لیگ و بۆندسلیگا و هەمان کات خولی ئیسپانی و ئیتالی فەڕەنسی شادەبینەوە. سبەی کۆمەڵێک یاری بەهێز ئەنجامەدرێ لە تەواوی خولەکانی ئەوروپا. لە ئینگڵتەرا تۆتنهام ڕوبەڕوویانەی ئارسناڵە بێتەوە لە یاریی چێژبەخشە کە ئەم ساڵ ئارسناڵ باستێکی بەرزەوە تا ئەندازەیەک دەرکەوتووە لە ئێستاە پلەی یەکەمی ڕیزبەندی پرێمەر لیگی گرتووە. هەر لە میانەی یاریەکانی ئەم هەفتەی خولیانەکانی ئینگڵتەرا یانەی دێربی شاری مانچستەر لە نێوان هەردوو یانەی مانچستەر سیتی مانچستەر یونایتد بەڕێوەچێ. قساکەین لەسەر بەگشتی دێربی مانچستەر لە نێوان هەردوو یانەی مانچستەر سیتی مانچستەر یونایتد کە یەکێک لە یاریە هەرە چێژبەخشەکانی ئەم هەفتەی پرێمەر لیگ دەبێ و هاوکات ئەم هەفتەیە بیرمان نەچێ ڕۆژانی سێشەمە و چوارشەمە یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەڕێوەچێ. گرنگترین یاری لە نێوان هەردوویانەی بەشلۆنە ئینتەر میلان ئەنجام دەدرێ لە دیارەکە یاریشی شارەنووساز و یەکلاییکەرەوەیە لە نێوان هەردوو تیپە. لە هەمان کاتە بەو پێی کە هەردوو تیپ لە دوو جەولەی یەکەمە یاریشیان بردۆتەوە و یاریەک شکستیان هێناوە. لە هەمان کاتە لە یاریشی لووتکەی تراشەوی چوارشەمە یانەی میلان ڕوبەڕووی یانەی چەڵسی لەندەنیە بێتەوە کە یەکێکە لە یاریە هەرە خۆشەکانی چامپیۆنز لیگ. دیارە بۆ قسەکردن لەسەر بابەتانە لە ستۆدیۆ میوانداری هەریەکە لە خۆشەویستان دانەڕاستان ڕۆژنامەنووسی دیاری هەرێمی کوردستان شرۆڤەکاری تۆ پێ سوپاس کاکدانەر بۆ ئەم دەرفەتە جارێکتر. سپاس بۆ بەڕێز، سپاس بۆ کاکە پێشەن و هاوکاری ئەزیزم برای خۆشەویستم پێشەن غەفور لەگەڵمانە بێ. زۆر سپاس. کاکدانەر نازام لای من لە پەیام نییە خۆ لە پەیامی کە من هاتمە لای تۆ بارەکەم بۆ چاکەم بۆم بنێر لینکەکەی با خەڵک گلەی نەکە. زۆر باشە لینکەکەی بۆ نێرم تۆ هینەکەی بۆ زۆر باشە. کاکدانەر ئەم هەفتەیە یەکێک لە یاری هەرە خۆشەکان لە پرێمەر لیگ بەڕێوەچێ دەربی شاری مانچستەر بە تایبەتی خۆشەکەی لەوەیە کە ئەم مانچستەر یونایتد لە پاش هاتنی تینهاگەم تیبە بوژاوەتەوە تا ئەندازەیەکی زۆری چێکە لە تیبە باشەکان لە ئێستاە و لە ماوەی سێ یاری ڕابردووە شکستی نێنەوە لە پرێمەر لیگ ئاستی بەرزی پێشکەش کردووە لە بەرامبەرە مانچستەر سیتی ئەم ساڵی چێ لە باشترین هێرشبەرەکانی گواستەوە کە ئێرلینگ هالاندە ماڵە دنیای وێران کردووە لە پرێمەر گۆڵی تۆمار کردووە. بەگشتی ئەمەوێ قسەی بکەی لەسەر دێربی پاشانێکی وردەکاری هەردوێنە لە وەرزی ئەم ساڵە. بەڵێ کاکۆران دەست خۆش کات پێشنگەوە خیران هات بۆلام شەڕی رووسیا. سەرەتا بێگومانم یاریە یاری نێوان ڕاهێنەری پێشوویانەی بایەرن میونخ و یاریدەدەرەکەیەتی کە لە ڕابردوودا کاتێ پێپ گواردیۆلا ڕاهێنەری یانەی بایەرن میونخ بوو، ئەریک تین هاکی هۆڵەندی یاریدەدەری بوو لەو یانەیە و پاش گواردیۆلاش دەنگۆیەکی زۆر هەبوو کە داوایەوەیە کرد ئەرکی ڕاهێنەرایەتیانەکە بە ئەریک تین هاگ بسپێرێ، بەڵام دوجار ئیدارەی یانەکە و هەروەها ئەوانەی کە بڕیاردەرن لێ بایرن بڕیاریاندا لەسەرەوەی کە ئەرکی ڕایەنانی بایرن ببەخشن بە کارلۆ ئەنشلۆتی مەزن. هەمووشمان بینیمان لەگەڵ بایرن ئەنشلۆتیش ئاستێکی مەزنی پێشکەش کرد پێشە و ڕووداوی کە لە یاریگای سانتیاگۆ برنابێ ڕوویای تر ئەنشلۆتی لە ئیدارەی بایرن زویر کرد و دواتریش بایرنی بەجێهێشت. بەڵام پێش ئەو ئەریک تین هاگ ناوێک بوو کە لە ناوان بوو و لەگەڵ پێپ گواردیۆلا یاریدەدەر بوو و ئەشیاش کە ئەم کابرایە ببێتە ڕاهێنەری بایرن، بەڵام ئیدی ئەو کارە ڕووی نەدا و ئەریک تین هاگ گەڕایەوە بۆ وڵاتی خۆی و لە هۆڵەندا دەستی کردەوە بەکاری ڕاهێنەرایەتی. لە ئێستاشدا وەک هەمووان دەزانین لە سەرەتای مۆرزەوە ئەم ڕاهێنەرە بۆتە ڕاهێنەری یانەی مانچستەر یونایتد. یانەی مانچستەر یونایتد بە ماوەیەکی زۆر خراپدا تێپەڕی، بەڵام ئێستا وردەوردە خەریکە هێوری ئەگەڕێنێتەوە بۆ یانەکە پێگاتەیەکی جێگیری هەیە، کۆمەڵ یاریزانی زۆر باشیاری پێکە و بیریشمان نەچێت دوێنێ بوو ئەریک تین هاگ خەڵاتی باشترین ڕاهێنەری مانگی ڕابردووی خولەکەی وەرگرواتە. لە ئێستا تین هاگ چۆتە ناو کەشوهەوای پریمەر لیگەوە، ئامادەیە بۆ پریمەر لیگ
و ئامادەیە بۆ دێربی و ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی یەکێک لەوانەی کە هەم شێوازیان لێگەچێ هەمیش خۆی ینی سەرسامە بە شێوازی ڕاهێنەراتی کاویش پێپ گواردیۆلا ئەمانیش دەزانین پێپ گواردیۆلا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەگەڵ مانستی ئاستی مەزنی پێشکەش کردووە وەک بە ڕێزی شاماژەت پێ ئەشێت لە ناو تەواوی ئەو پێکاتانەی کە لە حەو ساڵی ڕابردووە پێپ گواردیۆلامان پێبینیوە کێشەی گەورەیەم ڕاهێنەراوە بوو بێ یاریزانی کیۆکو هەلاندی نەبوو ئەم ساڵم یاریزانە بووە یاریزانی پێپ گواردیۆلا وەک بە ڕێزی شەڵەی دار و بەردیەم و یاوە بەسەرێکە ئەغدەڕوەلیا بەس هەمووی سووتانوە هەمووی خواردووە و چاڕوانیەوە شەکرێ لە چەند ساڵی داهاتوودا بە پێوەی تەمەنێکی مناڵی هەیە تەنها 20 ساڵ لە تەمەنی پێ ئەچێ لە داهاتوودا کاریگەری لەسەر مێژووی ژمارەکانی میسیش و ڕۆناڵدۆش دروست بکەن دەستخۆش لێنکە بۆ نردیامەوەی کە یا خەتای لەواچە خەتای یینەکەی خۆ بێ کاک دانەر بەیان لێمان عادز بووە خەتای ئەنتەرنێتەکەی خۆ بێ لەشان کردێ تۆ بڵێ خوا هەستەکەم خەتای ئەنتەرنێتەکەی خۆ بێ کاک ینی کاک پێشەن سەبارەت بە یاری دێربی یەکێک لە یاری هەرە خۆشەکان وە ئەم ساڵک و ئەمەشم پێدا تا ئەندازەیەکی زۆر ینی مانسەرنایتی تێچێک لە تیە باشەکان بەڵام بەمێ خاڵ لە تۆ پرسم زۆر جار بەڕاستی بەشێک لە هەندەرانی مانسەر و میدیاکاران پێیان وایە بوونی ڕۆناڵدۆ لە پێکاتی سەرێکیانەی مانسەرنایتە کێشەیە بۆ ئەم تیپە لە وەرزی ئەم ساڵە دواتر ئەم پرسیارێکم هاوسەدانەریشەکەم تا چەند وایە ینی ئێمە بۆ بەڕاستی تۆزێک کە ئەڵێ بەهێز نەبین لەو قسەی کە بڵین ئەم ساڵ ڕۆناڵدۆ نەک هەر یاریزانێکی ئەستێرە نییە بەڵکو هێرشبەرێکی باشیش نییە ینی لە چەند یاری ڕابردووە تەنها گۆڵێکی لە شەریف تۆمار کردو ینی بۆ ئێمەدان بۆ ڕاستیاننی کە ئەم ساڵ ڕۆناڵدۆیشی خراپە ڕۆناڵدۆیەکە کە نەک ئەوەی کە ئەستێرە نییە بەڵکو هێرشبەرێکی باشی نییە لە نێو یاریگایە نزانین چی چاوەڕوانیکردنی ئەوەی کە تۆ بەردەوام یاریزانێک لە ئەخە چاوەڕوانیکردن نا بە من نامێ بەرگری لە هیچ یاریزانەکەم بەڵام ینی چاوەکو چاوەڕوانیش نا بەڵام هێرشبەرێکی ئاساییش نییە لە وەرزی ئەم ساڵ ئاساییش نییە لە وەرزی ئەم ساڵ بۆ شێوەیە بە پێچوانەی هەمووانەوە دەی سێ خۆتان سەگەی من لەسەرەوەیە ڕۆناڵدۆ و ئەوانەشی کە ڕکابەری ڕۆناڵدۆن بە بێناوهێنان لە ماوەی ڕابردووە ئاسێکیان پێشکەش کردو ئێستا تر وردە وردە خۆریەمانەوە بێ خۆری کۆمەڵی سەرەی دیاڵدێ خودی مانچستەر یونایتد خۆی ئێستا لە قەیرانە بۆیە تەبیعیە دوایەوەی کە تیپەکە ئێستا لەسەر دەستی تینهاگ وردە وردە دەزەکا بە خۆناغی بنیادنانەوە ئەم یاریزانش ئەگەر نەیتوانی لەگەڵ ئەم ڕیتمەیان ڕابێتەوە ڕەنگەی ترەوە بڵێن ڕۆناڵدۆی تر تەواو ینی لەگەڵ یاریگاکانە ڕەنگە نەتوانێت جارێکە دەست و پەنجەی نەرم و گەرم کاتەوە سەکەی من لەسەرەوەیە ڕۆناڵدۆەوەی کە لە توانایە بۆ کردوویەتی باش بە ئێستاشەوە ڕاستە بۆ منە لە 4 یاری ڕابردووە مانچستەر یونایتد سەرکەوتنی تۆمار کردووە بەڵام هەمووەمە ناکاتاوەی کە ئێمە بڵین مانچستەر یونایتد بە بێ ڕۆناڵدۆ ئاسی زۆر بەرز بووە بۆ مانچستەر یونایتد 8 گۆڵی لێ تۆمار کراوە و 8 گۆڵی تۆمار کردووە باشە کەواتە مانچستەر یونایتد ئەوەندە هێڵێکی هێرشبەری بەهێزی نییە کە ئێمە هەموو زۆفەکە بینە پاڵ ڕۆناڵدۆ بەڵکو مانچستەر یونایتد کەتیبەکەی کێشەی هەیە کە ئێستا لە خۆناغێکی نوێدایە و لە خۆناغی دروستبوونەوەدایە لە داهاتووە ئەگەر ئەم مانچستەر یونایتدە کەوتە سەرسکە کە ئەتوانم بڵم ئێستا ڕێڕاوێکی ڕاستی وەرگرتەوە بەڵام گرنگ بەردەوامیە بۆ لە 4 یاری ڕابردووە کە سەرکەوتنی تۆمار کردووە 2 یاریان بەرامبەر لیڤەرپوڵ و یاریکیشان بەرامبەر ئەرسناڵ بووە ئەمە ئینجازە بۆم تیپەکە توانوێت و دوو تیپە کاتێک ئەرسناڵ بەیستی بێنە دۆڕابوو ئەچێت کەواتە ئەگەر مانچستەر یونایتد کەوتەوە سەر سکەی ڕاستەقینەی خۆی و ڕۆناڵدۆ نەیتوانی لەسەر ئەم سکەیە ڕۆڵی خۆی بژێڕێ و کاتێ ماتوانین بڵێن ڕۆناڵدۆ تەواو بەڵام تا ئەم دەقەیەشی لەسەر بێ ئەتیادیە دەستپێکی وەرزە و لەگەڵ ڕایەنەرێکی نوێ دەست بەکار بووە تیپەکە پێشتر بە دۆخێکی یەزگار قورسا تێپەڕێەوە ئێستا وردەوردەیەتەوە سەرەوەی ئایا ئەم تیپە دەتوانێت چی بکە کە من بڕوام وایە وردە ورداگەرم وەرزەش نەبێت لە وەرزەکانی دواترە لە ژێر سەرپەرشتی و ڕایەنەرەیە ئەتوانن کاری گەورە و باش زۆر باشە چیت هەیە لەسەر خیاڵێ لای بایرنسەری چیت هەیە لەسەر ئەو پرسیارێکە لە پێشەم کرد ڕۆناڵدۆ ئەم ساڵ هێرشبەرێکی نۆرماڵیش نییە هەموو یاریزانەی لە دنیای تۆپیا بە دۆخێکی لەو شێوەیەتی ئەپەڕێ لە ساڵی 2016 لە کاتێکە ڕۆناڵدۆ ئاهەنگی بە یۆرۆ ئاجێڕا ئاهەنگی بە
لیگاوە گێڕا ئاهەنگی بە چامپیۆنسەوە گێڕا لیۆنێل میسی وازێنانی خۆی لە یاریکردن ڕاگەیان دۆخێکی گەورەی دروست کرد لە دنیا و لە تۆپی پێ و لە وڵاتی ئەرجەنتین و تەنانەت خولی ئەرجەنتین لەو کاتەیە وەستێنرا یانەکان وتیان یاری ناکەینە تا میسی پەشیمان نەبێتەوە و خاوەنشکۆ بە بڕیارەکە تا بچۆرەوە و بەزمۆرە لە نازیش نەبوو ناز نەبوو من لەو کاتەیە زۆر دڵنیا بووم لە واسێنانی میسی چونکە فشارەکە هێندە زۆر بوو لەسەری ینی دەرونی تاواتێک چوو بۆ کوڕەمە بەسم چییە لە کاتێکە ڕۆناڵدۆ ئاهەنگ جێژێڕا لاکەی تری تۆپی پێکە میسیە خەریکە بواز لە تۆپ پێ بێنێ لە ئێستا میسی ئاهەنگە جێڕێ پاریدێس و برادەرەکانی لۆسینسۆمانە بوون بە پاسەوانی تایبەتی میسی لە ناو یاریگا و لە دەریشەوە ینی میسی لە دۆخێکی زۆر زۆر ئاسوودەیە ڕۆناڵدۆ لە دۆخێکی خراپدا ئایا ئێمە ئەتوانین لە ئێستا بڵین کە ڕۆناڵدۆ تەمەنی 37 ساڵ و بڵین وا بەرەو 38 ساڵە چی ئایا توانین بڵین ڕۆناڵدۆ کۆتایەتوە مناڵێم بە دڵنیایەوە نەخێر کریستیان ڕۆناڵدۆ یەکێکە لەو یاریزانانەی چەندین ساڵ لەمەوە پێش منەوە قسەیم کردو یاریزانێک بتوانێت لە سەردەمی میسیە 4 تۆپی ئاڵتونی بەرێتەوە دواتریش بی کا بە 5 بەڕاستی ئەم یاریزانە سوپەرمانە سیستەمی دروستبوونی کریستیان ڕۆناڵدۆ لەگەڵ سیستەمی دروستبوونی لیۆنێل میسیە زۆر زۆر جیاوازە زۆر زۆر جیاوازە ئێستاش خەڵک بەو چاوە سەیرەکە کە ئێمەمانان و بە تایبەتیش من چەندین ساڵە ئیش لەسەرەوەکەم کە خەڵک میسی و ڕۆناڵدۆ هاوتای یەک نەکە زۆر زۆر شێوازی دروستبوونی ئەم دوو یاریزانە جیاوازە زۆر زۆر شێوازی یاریکردنیان جیاوازە و پلانی هەردوو یاریزانەکە زۆر جیاوازە من یەکێکم لەوانەیە کە حەزم بە شێوازی یاریکردنی لیۆنێل میسیە باشە بەڵام من لە ئێستاە گلەی گەورەم لە لیۆنێل میسیەوە کە بیر لە تۆپی پێ ناکاتەوە بیر لە بەرزکردنەوەی جامی جیهانی کاتەوە و ئەمەش چەندین جاروتومە و لەم دوایانەشا ڕۆژنامە نووسێکی ئەرژەنتینیم قسەی کرد با میسی لە پاریس نییە میسی لە قەتەرە میسی لە خەیاڵی لایە و ساتەیە کە جامی جیهانی تیا بەرزەکاتەوە باشە ئەگە جامی جیهانی بۆ بەرز نەکرایەوە لە کاتێکا ئێستا ئەرژەنتین ئامادەترین هەڵبژاردەی هەیە چییە گوزارێ بەڵام لە بەرامبەرە ئەبین کریستیان ڕۆناڵدۆ هەتا ئێستا شەڕەکا بۆ تۆپی پێ هەتا ئێستا شەڕەکا بۆ نمایشکردنی توانەکانی خۆی دەم و چاوی برینارە بێ ئەکەوێ ئەم هەموو ڕەخنەی لێگیرێ ئەم هەموو شتەی بەرامبەرە کرێ ئەوە لە نەیشین لیگا بەرامبەر ئیسپانیا کرا دەرەوە یەک دنیا ڕەخنەی توندی ئاراستە کرا بەڵام کریستیان ڕۆناڵدۆ کریستیان ڕۆناڵدۆیە سبەی نییە بڵێن دوو سبەی لە یارەکەی مانچستەر و مانسیتیە گۆڵ تۆمار بکە ڕۆناڵدۆ ئەو ڕۆناڵدۆیە کە ئاهەنگە ژێڕە من لە یارەکەی شەریفی شاوتم خۆزگە بەو لێدانە سزا گۆڵی تۆمار نەکردایە ینی چکە ئەمان دەوترا ڕۆناڵدۆ بە لێدانی سزاوەیە کاکە یاریزانەیە بە لێدانی سزا جامی جیهانی لە دەست وڵاتێکە ڕۆبێرتۆ باجۆ ساڵی 94 تۆپەکەی لیا بۆ ئاسمان کە گرنگترین یاری بوو پێشەویش فرانکۆ پاریزی کە لە باجۆش گرنگتر بوو بۆ ئیتالیا لێدانە یەکلاکەرەوەکەی فەوتان مەبەسم چێ ڕۆناڵدۆ ئەمە بەرز نییە بۆ ڕۆناڵدۆ بە شێوەی زلاتان ئیبراهیمۆڤیچە زلاتان 41 ساڵ تەمەنێتی هێشتا ئامادە نییە واز بێنێ ڕۆناڵدۆش هێشتا چێژ لە تۆپی پێ بینێ ڕۆناڵدۆ بە گەڕانەوەی بە تۆمارکردنی یەک گۆڵ بەس بۆ شێوازەی ڕۆناڵدۆ بە شێوازە جوانکەی ڕۆناڵدۆ کەپات مانچستەری لە ئاتەڵانتا ڕزگار کرد مانچستەری لە ڤیاریال ڕزگار کرد مانچستەری بە یەکەمی کۆمەڵەکەی سەرخست بەڵام ئەبێت تیمێکە بێ لە پشتەوە هاوکاریە یاریزانەکە من چەندین جارم قسەی ئۆتمار هەسفەڵدم کردەوە ئۆتمار هەسفە سای 2010 دیداری لەگەڵا کرا هەمومانزان ئۆتمار هەسفەرێکێکە لە مەزنترین ڕایەنەرە ئەڵمانیا منڵی نەمساوی سویسی و نەمساوی تر لەو وڵاتانە هەمووی ناسنامەی هەیە و دینی هەیە بڵین پاسپۆرتی خەڵکی هەموو وڵاتانەیە ساڵی 2010 قۆناغی هێشتی چامپیۆنز لیگ بوو پرسیاریان لێکردوتیان ئایا میسیە ڕۆناڵدۆ توانایەوەیان هەیە چامپیۆنز لیگ بەدەست بێنەوە چی زۆر قورسام دو یاریزانە ببینینەوە جارێکتر چامپیۆنز لیگ بەدەست بێنەوە بەڵام ئەتوانن بە توانای خۆیان تیمەکانیان هەتا قۆناغی 16 و 8 بەرن بەس لە دوای ئەوە مادام تیمێکی بەهێز لە پشتیانەوە نییە وتی تۆ تەماشا کە پرۆژەیەکە بوو لە مانچستەر هات ڕۆناڵدۆی کرد بە ئەستێرە یەکەمی تۆپی پێ چامپیۆنز لیگ بردەوە دوایی ڕۆناڵدۆ هاتە ڕیال مەدرید بوو بە ژمارە 7 ڕیال مەدرید درێسەکەیان لە ڕەئولسن بۆ ڕۆناڵدۆ وتی ڕۆناڵدۆمان بینی پرۆژەیەکی سەرکەوتوو بوو لە ڕیال مەدرید هاتە یوڤی پرۆژەیەکی باش نەبوو یوڤی بووی بۆیە ئێستا
ئێستا هەمانش بەسەر میسی شاکوزەرێ یعنی لە پاریس سەن جەرمان پاریس پێویستی بە یەکێکە سەرکردایەتی پاریسکە میسی ئەم ئەرکە ناگرێتە ئاستۆ من لە بەرنامەیەکی تریشا لێرە وتم ئەبێ ڕامۆس ئەو شتە بکات لە پاریس ئەبێ ڕامۆس وا بکات سەرکردە بێت لە پاریسا دەنا مارکینۆس توانایەوەی نییە نەیمار و مپاپێ بۆستێنێ و میسیش وازی لەو ئەرکانەیە ناو میسی تەنا خەیاڵی لای جامی جیان بووە ئەگەر ڕامۆس ئەم ساڵ ڕامۆسە بینین چەند ئاستی جێگیرە و گەڕاوەوە ئاستە مەزنەکەی خۆی ئەگەر ڕامۆس ئەرکی ڕایەنەرە سەرکردایەتی پاریس نەگرێتە ئاسۆ دڵنیا بە میسیش لە پاریس سەرکەوتو نابێت وەلەو منوتم شێوازی لای من شێوازی میسی و ڕۆناڵدۆک و شێوازی دەرکەوتنی هەڵاتنی خۆر و ئاوابوونی مانگە دەرکەوتنەوەی مانگ و ئاوابوونی خۆرە لای من وایە من وای ئەبین بەڵام کە خەڵک هاوتاییەکە لە نێوان میسی ڕۆناڵدۆە ئەمە کێشەکەی و لە لای ئێمە شەروانیە هەیەتا لە پرتوگالیش باسیەکەت ئێ باشە تۆ لە پرتوگال ڕەخنە لە ڕۆناڵدۆگری ئەڵی سەیری میسی کە میسی چیەکە ئێ باشە ئەی ڕۆناڵدۆ 2016 مەبەستم چییە بە کۆمنتی بچووک ئەوم پێ بڵێ ڕۆناڵدۆ بە شێوەیەکی سەرەکی لە پێکاتەکەی تینگا گاریکە باشتریانە تینهاک پشت بە شێوازی یاریکردنی ڕۆناڵدۆ نابەسی کێشەکە ئەوەیە من لە سەرەتای هاتنی کارێکی باشەکەیان مانچستەر تینهاک شێوازی یاریکردنی لەگەڵ ڕۆناڵدۆیان ناگونجێ بەڵام ئەوە ڕۆناڵدۆیە کە خۆی گونجێنێ لەگەڵ هەموو شێوازەکە تەواو کەواتە پێ دوایە تینهاک ڕۆناڵدۆ خۆرخی مێندێز هەڵەیەکی گەورەی کرد کاتێککە گوێی لەسێر ئەلێکس فێرگسۆن کرد بۆندی مانستی بۆ ڕۆناڵدۆ مەزنترین بۆن دەبوو بۆم کۆتایی ژیانەی ئەو کاتەش بایرن کە هەوڵیان بۆیە ئەگەر ئەو موچە بەرزەی نەبووە بچواتە بایرەنیش بە هەمان شێوە ڕۆناڵدۆ کەواتە پێ دوایە خلاصا ئەوەیە یاریزانە بێ خۆی لەگەڵ تاکتیکی ڕایەنەرا بگومجێ ڕۆناڵدۆ ئەوە پیشەگەری یاریزان دەرەکات یاریزانە نابێت تەنها لەگەڵ ڕایەنەر ڕۆناڵدۆش لەگەڵ شێوازی تینهاگە ڕاتوە تا ئێستا نەخێر ناڵم ئەوە یاریەکانی دواترە کە دەریەخا ئایا لەم شەمەندەفەرەی تینهاگە ڕۆناڵدۆ جێ بێتەوە یاخود زۆر باشە پێشەن بە تێڕوانی لەو ئاستی هەردووتی لەم وەرزای پێشەشیان کردووە کامیان ئەولاترن بۆی سەرکەوتن لە مێرێ تۆمار بکەن تاوان محەممەد دەڵێ بێم بەشداریم پێەکەم ئەگەر جەنابی کاکسیوەلی هاوکارمان بێ سێ خولەک محەممەد ئیبراهیممان بە تەلەفۆن بۆ بخاتە سەرخەت مەمنونەبین ئەنجا لەسەر پرسیارەکە بەو تێڕوانین لەوەی کە بۆ نمونە ئەم ساڵ ئاستی هەردووتی بەگشتی و تایبەتیش لە مانچستەر یونایتد لە چوارەیەکی ڕابردوو ئاستی بەرزی پێشەش کردووە کامیان ئەولاترن بۆی سەرکەوتن تۆمار بکەن خلاصاوەیە لە شانسی مانچستەر یونایتد هەموو یاریانەی کە کەوتۆتە سەرەتای وەرزۆ یاری قورسن بۆ ڕایەنەرێکیش کە تازە دەستی کردبێت بە کاروانی وەرشی لەگەڵ یانەیەکدا ڕەنگە قورس بێت هەمووم ئەم ئیمتیحانانە بە سەرکەوتوی تێپەڕێنێت بۆ یاری چۆک دەربیش من بڕوام وایە گەر مانچستەر یونایتد نەتوانێت سەرکەوتنیش تۆمارکان نەنگی نییە لەبەرەوەی وەکوتم لە سەرەتاوە ئەم یانەیە سەرەتا با بڵێن سەرەتای خۆ دروستکردنەوەیەتی تابیعیە ئەگەر نەتوانێت سەرکەوتنیش تۆمار بکات بەڵام ئەوەی ئەمێنێتەوە ئێمە قسەمان بۆ نمونە لەسەر کۆی خاڵی ئەم دویانەیە لە ڕیزبەندیە هێندە خاڵیان لێک دوور نییە ئەمە جگە لەوەی مانچستەر یونایتد یاریکی کەمتریشی ئەنجامداوە بۆیە بە تێڕوانین لە هەموم بابەتانەوە بیریشمان نەچێ و پێکاتی گواردیۆلا لە بەردەسیاتی ڕەنگە بەراوردکردنی بۆ پێکاتی کە لە بەردەسی تینهاگایە تۆزێ بێویژدانانە بێ لەبەرەوەی ئەو کەتیبەی گواردیۆلالایەتی کەتیبەیەکی زۆر زۆر بەهێزترە بۆی چانسی برنەوە ڕەنگە بۆ مانچستەر سیتی زیاتر بێ بەڵام ئافرین بۆ تینهاگ ئەگەر بتوانێ یانەیەکی تری زلهێز کە ناوی ینی مانچستەر سیتیە ڕۆبەڕووی شکست بکاتەوە لەم سەرەتای پریمەر لیگە زۆر باشە بە کورتی حەزەکەم قسەی لەسەر یانەکەی خۆشم کەم کەس بێ بۆ باس نەکردیەکەم تۆتنهام سێرم لیاوە ئەرسێنال پێشەنگی خولی پریمەر لیگە مافی خۆیەتی مۆرینۆڵێ ئەگەر هەمووی مرشح بێ و مرشح لە زەقسەی مۆرینۆ چیاڵێ وەڵی من دەمێکەوتووە خۆزگە من لە ئەوروپا بوو
ئەڵڵای لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکانە ئەوبوو بە فەرتەنە لە بینی من و مۆرینۆ من وات تەسەوڕ دەکەم یعنی بە دڵنیاییشەوە لە پورتوگال خێڵێکی کۆچەری هەن کوردن یعنی کوڵەباڵ و جلی هەورامی و سیاچەمانە کوڕێک هەر لە بەرنمەیەکە سیاچەمانەی و دوتی من ئەمەی باپیرە کۆنەکانمە مۆرینۆش بە حکمی ئەوەی کە ناڵێ لە قەرەجەکانی ئەوەیە لە کۆچەرەکانی پورتوگالە تەسەوڕەکەم نەنکی بێ باپیری بێ کووردە ئیتر وەکو خۆمان وایە یعنی ئەوە قسەی تیا ناکرێت بۆیە خۆزگە لە شتێکان لەگەڵ یادا ئەریشتەوە کاتە پێبەوت زۆرچی ئەرسیناڵ ناتوانێت دەوری محەممەد ئیبراهیممان لەگەڵە نەمانتوانی بەرنامە محەممەد جیان سڵاو لێبێ ئەڵا خۆشحاڵم گوێم لە دەنگتە بێ لە ڕێی تەلەفۆنەوە کە خۆت سەحەوی بەرنامەکەی سڵاو لێبێ کاتەوە باش قربان گۆرە جان سڵاو لێوە خۆتان خاوێنین بەساقڵین جێگە و خاڵی هیوادارم تەندروستی زۆر باش بێ محەممەد گیان چیت هەیە لەسەر بە کورتی قسەیەکی خۆتمان بۆ بکەی لەسەر دێربی مانستەر لە نێوان هەردوویانی مانستەر سیتی مانستەر یونایتد سڵاو ڕێزم بۆ دانەر بۆ پێشنگ بۆ بینەرانی عزیزی گفتوگۆی دەرەوەی یاریگا وەڵی من هەروە حەزم کرد لەگەڵتان بڕۆم گفتوگۆکەتان زۆر خۆش بوو بۆیە بە دیارتانەوە دانیشتمی دێر بۆ خۆشی لەگەڵ خەڵکەکە کۆمنتم کرد بەیتر پێشنگ تووشی کردین بۆ گۆرانجان دێبیمان سەر هەمومان تامەزرۆی بینینین بۆکوی دانەریش تەباسی کرد ڕۆبەڕبوونەوەی قوتابی و خوێندکار دوو ستایلی یەک نزیک دیاریکردن بۆ تینهاگ و بۆ گواردیۆلا بۆیە ئەو تەحەدایی کە تینهاگ لە بردنەوەی کۆڵ و لە بردنەوەی ئاتێتایا کردی ئێستا تا هاتۆتە بەردەمی لەگەڵ مانچستەر سیتی ئەمە کە قورسەکە ڕۆبەڕبوونەوەی مانچستەر سیتی و ڕۆبەڕبوونەوەی ئەمە بۆ تینهاگ ئەرکە قورسەکەیە مامەڵەکە ئێمە دینەرین بووی کە بزانین ئەم تینهاگە چۆن مامەڵایەکە لەگەڵ یەکەم دەستێکی لەمانەیە دۆخەکە زۆر قورسە بووی مامەڵەکردن لەگەڵ مانچستەر سیتی زۆر قورسە بەڵام ئەم یاری هەڵبژاردانەوە ئەم دەڕۆژ دوورکەوتنەوەی مانچستەر سیتی لەگەڵ یەکاو دوایی کێنە ڕیتمەکە وەرەگرنەوەانێ تۆزێ بۆ یاریزانەکانی مانچستەر چونکە نوێن دۆخەکە تۆزێ جیاوازە بۆ مانچستەر بەڵام بۆ مانچستەر سیتی تەنها هالاندی دیانوێ یاریزانەکان دەڕۆژێک بەڕاوە چینیان لە بانەری نوێ دیتووە ئەمەکە بە تینهاگ توانێ و مامەڵە تەندروستە بکات ئەو هەلانە پۆزێتوانێ بۆ خۆی کەوتی دێربی مانچستەر و خۆی ڤارانی ژەڵێ ئێستا ڤاران ئەڵێ هاندەرانی مانچستەر یونایتد بردنەوەی دێربیانەیە لەگەڵ کلاسیکۆی ئینگلتەرا لێڤەرپوڵ مانچستەر سیتی و لێڤەرپوڵ مانچستەر ئیست بلو یا هەر ڕێدە ئێتر ئەوە بێت چاوەڕێکین لەبەر بەخوا پێشبینیکردنی زۆر خۆشە و من ناتوانم پێشبینیکەم گفتووەکەتان درێژە پێ بدەن زۆر خۆشە با منیش بینەر بووم زۆر سپاس بۆ محەممەد سپاس بۆ کۆمنتەکانت دەست خۆش کاکدانە سەبارەت بە ئارسناڵ تۆتنهام بە کورتی بۆی بچینە سەر کەشی چامپیۆنز لیگیش ئارسناڵ تەنها بەرامبەر مانچستەر یونایتد شکستیە ناوە لە تەواوی یاریەکانی ئەم وەرزەیە بە ئاس و بە ئەنجام ئەم تیبەتی بێکی گەورە بووە تیبێکی باش بۆ پێکاتەکە پێکاتێکی زۆر باشە پڕە لە یاریزانی لاو و لە هەمان کاتە هیچێک لە ڕایەندەرە باشەکان سەرپەرشتی ئەم تیماکە بۆچی قورسە ئارسناڵ بێتە پاڵەوانی پرێمەر لیگ مۆرینۆ سانێ بۆ هەم نەپرسی نییە ئارسیناڵ خاوەنی نازناوێکی پریمەر لیگە کە مێژوویە هیچ یانێک نەیتوانیەوە بکە کە وەرزێکی تەواو و دوای وەرزەکەش 9 هەفتە بە بێ شکست بەڕێ کرد بەڵام دواتر هەر مانچستەر یونایتد وەستانەوە و ژمارەی کۆتایی پێێنا لەگەڵەوە ئارسیناڵ وەرزێکی زێڕینی لە 2003 2004 تێپەڕان لە 2006 گەشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئارسیناڵ یەکێک لەو یانانەی کە لە ئینگلتەرا و لە لەندەنیش بە تایبەت هەمیشە ناوێکی قورسە یعنی سەر ڕایبوونی یانەکانی تر بەخوا کێشە لە پیجەکەی منایە کاکە خەتایەوە نییە و داوای لێبوردن لە هەموو خۆشویستانەکە بکە داوای یینەک لینکەکەکەن بەس لەوەی تو بەڕێستانەوە بۆم ناردن بۆ دووسێ برادەر داوای لێبوردنەکەم خەر لە پیجەکەی منەوەی مەبەستم چییە کا گۆران ئارسیناڵ پرۆژەیەکی هەیە لە ئێستای پرۆژەیە ناوی ئارتێتایە میکایل ئارتێتا هەناسە درێژە بیرکردنەوەیکی زۆر زۆر پرفێکت و جیاوازی هەیە لە ڕایەنەرەکانی تری پریمەر لیگ توانایەکی باشی هەیە و
توانیشی لە دووەرزی ڕابردوودا هەم بردنەوە لە بەرامبەر پێپ گواردیۆلا تۆمارکە ئەم بردنەوە لە بەرامبەر یۆرگن کلۆپ تۆمارکە کە ئێستا و دووناوە ڕێبەرایەتی پریمە لیگەکەن بەڕاستی لە ئێستاشا وەک بەڕێز ئاماژەت پیا و یاری مانچستەری کە دۆڕان ناخۆش بوو لەبەرەوەی جۆرە کلاسیکۆیەک هەیە لە نێوانم دویانەیە بەڵام لەگەڵەوەش ئارسینال هەر لە پێشەنگی پریمە لیگ مایەوە ئەم یاریە بۆ ئارسینال جیاوازە بۆ لەبەرەوەی ئارتێتە بۆ شێوازە یاریەکە کە ئەنتۆنیۆ کۆنتی حەزی پێێتی بۆ ئەنتۆنیۆ کۆنتی ئەم شێوازە زۆر زۆر خۆشە لە بەرامبەردا ئەو شێوازەی کە کۆنتی یاری پێەکە چ ئارتێتا ڕقیلەتی چ گواردیۆلا ڕقیلەتی چ کلۆب ڕقیلەتی یاری داخستن دەستکردنەوەی یاریگا لە یانەی بەرامبەر داخستنی ناوچەکان لە یانەی بەرامبەر تۆپ بۆ ئێوە ئەنجام بۆ ئێمە ئەمەمان بینی وەرزی ڕابردوو من هەر بە نووسینیش بڵاوم کردەوە چێ بڕیاردەری وەرزی بڵێن وەرزی ڕابردووتم دوو هەفتەی ما بووم چێ بڕیاردەری وەرزەکەی وەرزی پریمە لیگە پاڵەوان بوونە لە پریمە لیگ هەر کەسە شتێکی نووسی لە دوایە زەلامێ کەسێک بەڕێزێ نووسیبووی ئەنتۆنیۆ کۆنتی منیش یەکسەر تەواو کە ئەو کۆمنتەم بۆ ئەو وەستانم وتم زۆر سوپاس بۆ بەڕێزەی کە ئەو شتەی نووسی بۆ لەبەرەوەی هەفتەی 22 بوو مانستی نازناوەکە یەکلا کردبوو کۆنتی ئەو لە ناو یاریگای ئیتیحادا لە مانستی بردەوە 3-2 بەو شێوازە ناخۆش و ناشرینەی کە کۆنتی پەیڕەویەکە باشە دوایی هات لەگەڵ لیڤەرپول لە ناو ئەنفیڵدا یەکسان بوو نازناوەکەی گەڕانەوە بۆ مانستی ئەو شێوازی یاریکردنە خۆش نییە لە لای ئەوانەی لە پریمە لیگ یاریەکەن بەڵام ئەنتۆنیۆ کۆنتی سەرکەوتووترین ڕاهێنەرە بۆ جێبەجێکردنی سواوترین پلانی تۆپی پێ لە ئێستاە کە ئەوی 3-5-2 ڕاهێنەرە گەورەکان حەزیان بەم شێوازی پلانە نیە و جێبەجێی ناکەن کۆنتی جێبەجێیەکە 3-5-2 یاری ئەکا تیا سەرکەوتووە لەگەڵ هەڵبژاردی ئیتاڵیا بینیمان لە یۆرۆی 2016 ئاستێکی مەزنی پێشکەش کرد ئیسپانیای ئاوت کرد لەگەڵ ئەڵمانیا گەشتە لێدانی یەکلاکەرەوە و کۆنتی بە بەردەوامی بەم شێوازە سەرکەوتووە ئێستا ئەرکە قورسەکە بۆ ئارتێتایە کە ڕوبەڕووی کۆنتیە بێتەوە و دڵنیاشە کۆنتی بۆ شێوازە ناشرین ناخۆشە و بێزراوە یاریەکە بۆیە یاری سبەینێ بڕیاردەرە بۆ ئەرسینال بەتەمای چێ لە پریمە لیگا چونکە بیرمان نەچێ ئەرسینال خراپ نییە مان یونایتد خراپ نییە ئەو مانستی و لیڤەرپولن خەریکە شێوازی یاریکردنەکەیان ئەگینە بێ شی ئەبێتەوە بۆ ئەوانی کە چونکە بڵێ تو نەڵێ تۆپی پێ پێرفێکت لە مێژووی تۆپی پێیان نەبووە یعنی لە سەردەمی مەجارەکانەوە کە تۆپی پێی گشتگیریان دروست کرد لە مۆندیالی 54 دوای ئەڵمانیا 3-8 پێیان دۆڕا لە یاری کۆتایە دوای 2 گۆڵ 3 گۆڵیان لێکەنەوە لیانە بنەوە دوای ئەوان بەڕاستیلی پێلێ و گانیشیا و فالکا و هاوڕەکانیان هات دوای ئەوانیش ئاشکرا بوون پاش ئەوان بایرن و پیکن پاوەر و هاوڕەکانی هاتن یۆهان کرۆیف و ئایاکس لەو سەردەمە هەموو شێوازان کە گۆران ئەسوێت بەس شێوازەکەی ساکیشەوە کە بیکن باوەڕ ئەڵێ یەکێکە لە مەزنترین شێوازەکانی تۆپی پێ بە شێوازەکەی کرۆیڤیشەوە کە تۆپ لە لای تۆ یاری ئەکات بۆی تیمی بەرامبەر هەڵوەشێنیتەوە و یاری خۆتی پێ بکەیت لەگەڵەوەشە چەندین یاریمان بینی ئەنتی بۆ دروست بووە لە ئێستا کۆنتی ئەنتی ئەو شێوازەیە کە کلۆپیش و گواردیۆلاش و ئارتێتاش یاری پێەکەن با بزانین لەم یاریە لە دێربی لەندەنە کە دێربیەکی من ئەم دێربێش بە دێربی تووڕەناوە بەم بەڕاستی وەکو دێربی میلان و ئینتەر چونکە من لە زۆر هاوڕێم بیستووە کە لە لەندەن ئەڵێن ڕوبەڕووبوونەوەی ئەرسیناڵ و بە تایبەت تۆتنهام بیسترینە لە ڕوبەڕووبوونەوەی وێستام و ئەرسیناڵ و چێلسی زۆر ئەڵێن ناخۆشە حتا وای لێ دەڵێ ئەڵێن کە بەسەر جادەکەی ڕۆن پۆلیس بەبینی هاندەرانێ دوو لە ڕابەزەوەی یەکتری بەرچەقۆنێ بۆیە سبەینێ بزانین کۆنتیش و ئارتێتاش چی پێشکەش لەسەر ئارسناڵ وڵای من بە کورتی بڕوام وانە ئەم یارەی ئەسیر لەسەر نازناوەکە بکە باشە بەڵام من تەقریبی لەگەڵ بۆ چونەی مۆرینۆیان پێم وایە ئەرسناڵ ئیتر نازانم ڕەنگە شانسەکەی و کە لە خولێکە ڕەنگە شانسی لە خولێکا ڕکابەریەکە ئەرسناڵ کە پڕە لە تیپی ئەملاق
بۆ قورسە بێکیان کێ بڕشەی برنەوەی بەڵام من پێگاتەی بەڕاستی ئارتێتا کرد پێکاتێکی باش هەتا پاریش من ئەمە دەمە دوها لێرەش وتم من لەگەڵ سیاسەت یانەیە ئەوەیە کە ناتوانێت پارێزگاری لەمانەوەی ئەستێرە لاوەکانی واتە دوایەوەی کە دروستە بێ ئەڵێ مقاولا دەکات ڕاستەخۆ دەستبەرداریە بێ بۆیانی کرد لە بەرامبەر پارێ بۆیە زۆر باش بڕوام وای ئەرسناڵ یعنی ئەوەندەم سیاسەتە پێڕەوەکە بە دوایەوە نییە بێتە خاوەنی نازنا و ڕەنگە هەڵە بم بەڵام گەرار نۆزدەکەی کە مڕەشەح بن ئەرسناڵ مڕەشەح نییە داوای لە نەکەم بۆ چوونی خۆیەتی بەڵام من پێم وایە نزیکی سماکداونی نەکەی نەنە بەڵام من بۆ چونم لەسەر ئەرسناڵ ئەگەر نازناوەکەش نەبات تۆپ فۆرەکە بە ئەگەرێکی زۆر ئەگەری ئەمساڵ قورسە ئەم ساڵ پرێمە لیگ زیاد لە حەد قورس یعنی لەوە دەرشووە تۆ باسی بیگ فۆر و بیگ فایف و بیگ سێکس بێگومان وایە زۆر قورس بووە شێواز یاریکردنی پرێمە لیگی ژوە یعنی تۆ ناتوانێت سام شێوازی لە پرێمە لیگ پەیڕەوە کرێ لە لالیگا پەیڕەو ناکرێ لە بۆندسلیگا پەیڕەو ناکرێ لە کاتشۆت پەیڕەو ناکرێ لە لیگای فەڕەنسا پەیڕەو ناکرێ هەر خولە و شێوازی تایبەتی خۆی هەیە بۆیە لە پرێمە لیگا شێوازەکە جیازە بالفعل ئەشێت من بۆ خۆم بڕوای تەواوم بەوە هەیە کە تا دوا هەناسەکان یانەکان بڕۆن بەڵام ئایا چێ کورسی یەدەکی باشەیە چونکە بینیمان لە حەو هەفتەی ڕابردووە بە نەبوونی کورسیەکی یەدەکی باش بە نەبوونی سادیۆمانێ لیڤەرپول تیمنکە لاسەنگ بۆ ئێستا خەمە نەبێت کلۆپیشە بێت هەوڵ با تیمنکە وایە لە کلۆپیش زۆر باشە وەڵی بابەتەکە زۆر خۆش و هەڵەگەیە پرێمەرێکی بەخە چامپیۆنزیگە لەگەڵ لەسەر پێی کاک دانەر پێشنگ جانبارەتەوە دەست پێ کۆمیاری نێوان هەردوویانەی ئینتەر میلان بەشۆنە لە چامپیۆنزیگ لە ڕۆژی سێشەمەی چێکە لە یاریە زۆر خۆشەکان یەکێک لێرە تایبەتەکان بەڵام لە دووسێ ڕوبەڕوونی ڕابردووە بەشلۆنە توانیوێتی سەرکەوتن تۆمار بکە و هەردوو تیپیش لە قۆناغی کۆمەڵەکان لە دوو جەولەی یەکەمە یاریەکیان بردوتە یەکیان دۆڕاندووە یعنی جارێکتر بەشەی توانی گرێشوێری ینی بایرن میونخ بکاتەوە چیت هەیە لەسەر یاریە بەگەشتی ئەگەر بیرتان بێ وازەمەر کاکدانەریش میوان بۆ هەڵم نەکردنە ماڵی خۆی لەسەر مەسەلەی و کۆمەڵەیە من وتم بایرن ئاو تاکەین لەوەی کە ئاگاتە قۆناغی دواتریان نچکە گەیشتووە وڵی ئەو هەلاتۆتە پێش کە دویاری داهاتوو لەگەڵ پڵزنا ڕەنگە سانەوەشی مسۆگەیانێ بێ بە 12 خاڵ و بایرن لێ بۆتەوە قسە لەسەر ئینتەر میلان و بەرشەلۆنە ئەو دۆخی کە ئێستا بەرشەلۆنە تیاتی بم پێکانە تازانەی کە لە پشووی فیفا بەسریاتۆ بڕۆم وایە چانسێکی زۆر باشە بۆ ئینتەر میلان ئەگەر بتوانە بیقۆزێتەوە چکە ئینتەر میلان ئەگەر هەڵم نەکردوێت تەنها برۆزۆڤیچی لە دەرەوەی پلانەکەیە باقی یاریزانەکانی دیکە ئامادەن بەڵام لە بەرامبرا بەرشەلۆنە دیۆنگە دیپایە کوندیە بلیرین و یاریزانی کەشە کەواتە بەرشەلۆنە پێویستی بە شۆڕشێکی جددی هەیە بتوانێت کەڤەری ئامادەنەبوونی ئەمە هەمووم یاریزانانە بکاتەوە کە باسم کرد بۆ ئینتەر میلان چانسێکی گەورەی هاتۆتە بەردەم ئەگەر نەتوانە بیقۆزێتەوە کەواتە من بڕوام وایە بەرشەلۆنە شایستە بەوە بگاتە قۆناغی دواتر زۆر باشە کاک دانەر بەشلۆنە وەکو پێشەنگیش ئاماژی بکرد لە دۆخێکی پێکانی خراپایە یعنی پشووی فیفا بەڕاستی خراپترین دۆخ بوو بۆ ینی بەشۆن لە چاو تاویانەکانی دیکەی ئەوروپا ینی تۆ ئارە خۆ دەست زاکەی چێک لە بەرگەکارە سەرەکانی تیپەکە تۆ کۆندی جوێر کۆندی چێک لە یاریزانە باشەکان بە هەمان شێوە بۆ دیپای و دیۆنگ و ئەم یاریزانانە بەشلۆنە بەم هەموو پێکانەوە ڕوبەڕوو یانی ئینتەر میلانە بێتەوە پاشانی ژە 16 مانگ یاری کلاسیکۆی لە پێشە ئەمانە هەمووی دۆخی قورسن بۆ چاوی و لە کۆنگرەکەی بازدەوە کاساڕێ ئەم هەموو پێکانە ئەبێ ئێمە بیستەلمەین کە تیپێکی باشمان هەیە چیت هەیە لەسەر ئەم پێکانەی بەشلۆنەوە پێش یارەکە یانەی ئینتەر میلان هیوادارم چاوی خەیاڵپڵاوەکەی گواردیۆلای نەبێ چونکە گواردیۆلا سەر ڕایەوەی کە زۆشتی دەستکاری کرد لە تۆپی پیا و گۆڕانکاری زۆر کرد لە تۆپی پیا و شتی زۆر مەزنی پێشکەش بە تۆپی پێکردو بەڵام گواردیۆلا لای من کەسە خەیاڵ پڵاوکە ینی چەند جاریش لە ستودیو ئێوەش باسم کردو لە چەندان پرۆگرامی تریشە تۆ پێگاتەیەکت دروست کردووە کۆمەڵە یاریزان نیتیا ئێستا هەموو پێکانیانەیە
ئەبێن ناچاربی پیکێ بینیتەوە ئەبێن ناچاربی جۆردی ئەلبا بینیتەوە بێن ناچار ئەمانە هەموویان نیگاران و ڕەنگە بۆسکێ بێنیتەوە باشە لە پێش ژیارەکەی بایران من وتم بەرشلۆنا هیچ ئێستا دۆخی زۆر باشە ئاستی لە بایرن کەمتر نییە بەس کێشەی گەورەی بەرشلۆنا ئەوەیە بایرن لە لای بۆسکێەوە گۆڵیان لێ بکەن گۆڵی دووەمی بایرن بۆسکێ ئاوایەنە ناوەڕاستی یاریگاوە شوێنەکەی چۆڵە بێ کەس نییە شوێنەکەی بگرێتەوە کێژەی چاوی لە ئێستا ئەوەیە پێویستی بە چەند یاریزانێکی جۆکەرە نیەتی یاریزانێکە لەبەر دەستان ناوی جۆگەر نییە یاریزانێکە لەبەر دەستان ناوی دیۆنگە لەو ڕۆژەوەی دیۆنگ هاتۆتە بەرشلۆنا هاوارێت ێڵە تکاتان لێ ئەەکەم لێتانە پاڕێمەوە بمخەنەوە شوێنەکەی خۆم با یاری بکەم کاکە سەیری هەڵبژاردەی هۆڵەنداکەن لەگەڵ کومانە من چەند باش بووم ئێستا لەگەڵ ڤانقالا چەند باشم بۆ سەیری ئەو شوێن ناکەن من سەیرم لێیە هەموو لە سەردەمێکە بەرشلۆنامان خۆشەویست لەبەرەوەی شۆڕشێکی کرد لە تۆپی پێ و هەرێمێکیش بوو هەرێمێکی جووتا خواز ئەموانە خەڵک هەر سۆزداریان بۆ بەرشلۆنا جوڵا بوو بەڵام دەستگرتن بەم یاریزانە بە تەمانانەوە یعنی بۆسکێ خۆیڵە کاکامێ بڕۆم بۆ خولی ئەمریکا ئینتەر میامی بێکام بۆن دیاوە تێ دیوەرە بۆ ئینتەر میامی ئیدارەی بەرشلۆناڵەن نەخێت تۆ نابێ بڕۆی بابێت تا 2025 دانیش یە کابراڵێ کاکە من ئاستم دابەزیوە تێری ئۆنری لە 2010 خۆی چوو بۆ لای ئیدارەی بەرشلۆنا پێی وتمتی من کە سەیری خۆم و یاریزانەکانی تری بەرشلۆناکە من لە ئاستیوانانیم ئاستم دابەزیوە بۆی بەرشلۆنام لە خۆم خۆشترەوێ من خۆحافیز هات چەند پیاوەتیان دانیشەوەتی کاکە من ئاستم دابەزیوە لە ئاستی و یاریزانانە ینی ئەوان گەشتوونەتە تۆ ئێستا بۆسکێ سیژەم قسەیاکە کە چی ئیدارە لێ قبوڵ نایە ئێکاکە تۆ ئەمە بۆشێکە هیچێکە لە بۆشەکان لە ئێستا چافی ئەگەڕێتەوە بۆم یاریزانانە ئاراخۆی نییە کۆندی نییە نازانوە لەو کۆندی ئەمڕۆ هەواڵێکم خوێنەوە لە سپۆرتی کەتەلۆنیاڵێ مەشقی کردووە کەس نازانایە چاوی بە دزیەوە بەکە ئاوادای ناوە بۆ یارەکەی ڕیاڵ لە کلاسیکۆیە یاخود چی بەڵام لەگەڵەوەشە پێگاتەکەی چاوی پێگاتەیەکی هەناسە درێژ نییە جاران ئەمە یاریزان کە تەمەنیە چێتە سەر و 30 ساڵەوەی دی لە خولەکی هەفتاوە یعنی هین بوو ستاندارد بوو ئاستی توانای جستەیدا ئەبەزێ ئەمە لە هەموو کتێبە زانستیەکان لە ماوەی پێشوە دکتۆر ئەحمەدبادین و دکتۆر یاسی مەناف لەگەڵ دکتۆری وایە شتێکی وشارە شتێک کتێبێکیان پێشکەش کرد من کە خوێنمەوە بالفعل ڕێگە و حاڵەتی تەیە یاریزان لە تەمەنی سەروسیەوەی تر ئاستی دابەزێ لە خولەکی هەفتە بەڵام سەیەکەین لە ڕیال مەدرید پینتۆزاوم شتەی هەڵگێڕایەوە یاریزانەکان لە تەمەنی 30 ساڵیە بۆ سەر و ئاستیان باشتر دەرەکەی بۆ شێوەی مەشقێکی تازەی پێکردن لە بەرشلۆنا ئەم شتە نییە لە بەرشلۆنا من لە سەردەمی گواردیۆلا شاموت بەرشلۆنا یاری بە تۆپەکەن بەڵام توانای جەستەی یاریزانەکانیان زۆر نییە لە یاری بایرەنا بەرشلۆنامان بۆ شێوەی بینی ئێستا بۆ یاری ئینتەر ئینزاگی تەنها پێویستی بۆیە لەسەر ئەو خاڵە یاری بکە بۆ ئەوی بنەوە لە بەرامبەر بەرشلۆنا تۆمارکە بەرشلۆنا بنێرێ بۆ یۆرۆلیگ خۆی لە پلەی دووەما لەگەڵ بایرەنا سەرکەوێت چکە یاری دوای ئەمەش هەر لەگەڵ ئینتەرایە و یاری دوای ئەوەش تۆ هەردووکیان چاویشان لە ئەنجامەکەی بایرەن ئەگەر بەڵێ بە هەڵپەرکیە سێپیش بڕاتە ناوە لەگەڵ ڤیکتۆریا بەڵجنارە توانێت یەکوی جلێ بەرێتەوە ئێستا سێی لە لێڤەرکوزن کردووە مەبەستم چییە؟ بایرەن لە 150 یاری بەرشلۆنا بایرەنی بردە قۆناغی 16 ئەگەر بەرشەش برداتەوە هەمان شڕوەیە بەرشە نزیکە بوو لە قۆناغی 16 ئاسوودەترە بوو لە بایرەن بەڵام ئێستا بایرەن ئاسوودێ کێشە گەورەکە ئێستا تۆپەکە لا یاریگای بەرشلۆنا و ئینتەرایە کارەساتە بۆ بەرشلۆنا وەکو پارساڵی بەنفیکای لێبێت چکە بینیمانە و یاری بەنفیکا کە پێویستی پێی بوو بیباتەوە بە چ شێوازێ دۆڕە هەموو پلانەکان چاویکە و بۆیە گرنگە بۆ بەرشلۆنا ئەم دوو یاری کە بەرامبەر ئینتەرێکە بەڕاستی ئەوەی چاوی ئێڵە بیێنێتە دێژینا من بەری شەڵم خەیاڵ پڵاوەکەی وەکو گواردیۆلا چکە ئەم ڕۆژ لاپۆرتاوتی ئێمە ئەمانەیە شەش نازناوە کە بەرینەوە ئێمەمانەوە وا بکەین ئەم شتانەش بەڕاستی هەمووی خەیاڵە زۆر باشە بە کورتی پێم بڵێ پێشەنگۆی ویستە سەرەکەی در چانسی بەرشلۆنا و ئینتەر میلان بۆ گەیشتن بە قۆناغی داهاتوو وڵای منە وتومە دەمە کەوتومە ئینتەر بەڵام ئینتەریش ئەو باشە نییە
ئالیانس ئەرینای ماوە لەگەڵ بایرەنە ئالیانس ئەرینای ماوە لەگەڵ بایرەنە بێگومان لە جۆسەفی میازاش دۆڕە بەڵام بە تێڕوانین لەم دۆخەیە سار دویانەکە تیان و پێشتریش بڕوام وایە ئینتەر میلان نزیکتر زۆر باشە بە ئینتەر و بەشلۆنە بەجێ بێڵم کاک پێشەنگیاری نێوان هەردوویانەی میلان چێلسی هیچێک لە یاریە بەهێزەکانە یعنی میلان خاوەنی چوار خاڵە ینی یاریەک بەرامبەر بۆ یاریێکی سەرکەوتن لە بەرامبەر چێلسی تەنها خاڵی چۆکرێتەوە یعنی تۆ بەرامبەر ینی بەرامبەر یانەی دەینەوە زەگرەب دۆڕاوە لەگەڵ سالزبۆرگا یەکسان بووە چێلسی لە دۆخێکی باشانیە یعنی هات ڕایەنەری گۆڕی لەژێر سەرپەرشتی ڕایەنەرە دووەمیاری هەتاعادل بوو و لە ئێستاە تیپەکە ئەگەر چی لە مێرکاتۆیان زیاد لە نزیکەی 300 میلیۆن یۆرۆی خەرج کرد تقریبا یعنی دنیای گاریزانێنە بەڵام تا ئێستا تیپەکە تیپێکی باش نییە هات یەکێک لە ڕاهێنەرە زۆر باشەکانی دروخستەوە کە تۆخێل بوو کە من پێم وایە یەکێک لە گەورە ڕاهێنەرەکانی تۆ پێ هات ڕاهێنەری برایتۆنی کردە ڕاهێنەر ئەم هەموو گۆڕانکاریەکیمان پێڵ لە چێلسی بەم هەموو گۆڕانکاریەوە چێلسی تۆ نە لە سەرکەوت مەسەر میلان تۆمارکە تەوا قسەکە لەسەرەوەیە دوو یاری تێپەڕیوە لە چامپیۆنز لیگ و ئەوەی کە لەژێر سەرپەرشتی کوپەریش ئەنجامدراوە تەنها یاریەکە ڕاهێنەرێک کە تازە بە دەست بەکارە بێر وەکەوەی کە لە سەرتی ناگوتمان لە سەرمیش دووبارەیەکەینەوە کۆمەڵەکان کۆمەڵێنێکی هێندە قورس نییە کە میلان و چڵسی نەتوانن یعنی ئەگەر تۆزێسپی خۆیانی تێتا تاو بدەن تێپەڕێن بە تایبەت کە ئێستا ڕاستە دویاری دواتری ئەم دویانێژ بەیەکەوەیە کە ئەمەش هەلێگەتە ئەدا بۆ دویانەی دیکە کە کێبڕچەیەکی تون بۆ ئەم دویانێ دروستکەم بەڵام قسەکەی من لەسەرەوەیە ئەمە یەکەم تاقیکردنەوەی قورسی ڕایەنەری نوێی چڵسیە بێ و بڕواشم وایە ڕەنگە بەخوێندنەوە بۆ هەموو کارانی کە ئەم ڕایەنەرە ئەوێ بیکا لەگەڵ یانە نوێکەیەوە پێشتریش لەگەڵ برایتۆ ناکردوێتی ببێتە دەرفەتێکی باش بۆ ئەوەی ئەم یانەیە کە بە شێوەیە لە شێوەکان ورەی لەدەستدا ورەی بێتەوە کەواتە ئەمە ئەبێتە خاڵی هەڵگەڕانەوەی چڵسی ئایا بەو دیوەیە هەڵەسێتەوە کە بۆ منە پێشتر لەگەڵ تۆ خێلە لە دەستیدا بوو ئێمە لە ئیشوکاری تۆ خێل کەم ناکەینەوە سکار هەر هەمان ڕایەنەر بوو لە دوای پەیوەندیکردنی بە چڵسی و توانی ئەبتاڵی لە سەردەمێکی خراپە لامپار بەڵام کاتێکی تر تۆ لەگەڵ یانەیەکدا وردە هەستەکەی ینی شتەکان بۆ شێوەیە ناڕوە ئیداری یانەش بە تایبەت کە ئیداری یانەکەش گۆڕاوە سەرۆکاتیانەکە گۆڕاوە حەقی خۆیەتی بۆی کە پێداچوونەوەی بکات هەر لە ڕایەنەرەوە تاکو یاریزانەکان و تاکو زۆر باش ئیدارە ئەوەی کە ئێستا چڵسی دەسیاوەتێ بۆ ئەو قۆناغەیە کە تیپەکە هەستێنێتەوە ئافرین بۆ کۆپەر ئەگەر بتوانێت بکارە زۆر باشە پێشویستمە ناو کەشێرەکە زۆر بە کورتی پێم بڵێ دوورخستنەوەی تۆخێل لە جگەی خۆیان بوو ئیداری چێلسی پەلەی کرد لە دوورخستنەوەی تۆخێلیا خۆت ئەبووە هەوڕێری بدایە هەر لە سەرەتایی هاتنی ئەو ملیاردێرە ئەمریکیەوە بۆ کڕینەوەی یانەکە لەگەڵ تۆخێڵا تووشی کێشە بوو بوون کاتێک کە بە تۆخێڵی وتی بوو بە پلانی 4-4 یاری بکە تۆخێڵ ئەڵێن ئەوانەی بڵێن کە هەواڵەکەی لەسەر دروستکراوە وا ئەڵێن ئەڵێن تۆخێڵ ساتێ وەستاوە و سەیرێکی کردو و توێتی بەڕێستۆ لە تۆپی پێ نازانی پێویست ناکە دەستقیتە ناو کاروباری بنەوەیش پێی تۆ بۆ توێتی من بە پلانی 4-4 یاری بکەم ئەی گۆڵچی چی بکەم گۆڵچیم نەبێت کە گۆڵچیشم دانا بم بە 12 یاریزان لەبەرەوە تکایەتۆ دەستمە خەرەیشی ڕایەنەرەوە لێرەوە کێشە دروست بووە لە نێوانیانە و تۆخێڵی ژەو باشە نەما بوو لەگەڵ یانەکەیە یعنی من لەم گفتوگویم لەگەڵ چەند ئازیز و خۆشەی سێکی تریشە کردووە ئەوان ئەوان تۆخێڵ تەنها وەرزوو نیوێک باشە لەگەڵ دۆرتمۆند وا بۆ لەگەڵ پاریس وا بۆ بەڵام لەگەڵ چێلسی دۆخەکە جیاواز بوو چکە کابرا و چامپیۆنز لیگی بۆ بردی چێلسی لە هیچەوە هێنا چامپیۆنز لیگی برد ئەبوو بوارێکی کە بە تۆخەڵ بیرێ لە کاتێک هەمووان نەزانین زۆرێک لە یاریزانەکانی پێکانیان هەبوو بوو ئێستاشی لەگەڵا بیانی بۆ یارەکەی ئەم هەفتەیەش زۆرێک لە یاریزانەکەم بە تایبەتی یاریزانێکی وەکو کانتێ کە دڵی تیمەکەیە بەشداری ناکەن بەهۆی پێکانەوە بۆیە چێلسی ئێستا لە کاروانەکە دواکەوتووە چ لە پریمە لیگدا چ لە چامپیۆنز لیگا بیریشمان نەچێ وەرزی ڕابردووش بامانشەوە چێلسی لە کۆمەڵەکەی کەوتە دوای یۆڤیەوە یاریەکی گەورەی بەرامبەر یۆڤی تۆمار کرد پێشکەش کردی بە یەک تۆپی چێزا خولەکی 47
یۆڤی گۆڵێکی تۆمار کرد و بای بای پێشەنگی کۆمەڵەکەی لێوەرگر دوای چێلسی هەر نەیتوانی پێشەنگ وەرگێتەوە بە دووەم سەرکەوت لێرەوە کێشەکانی چێلسی دەستی پێکرد ئەم تیمە بە تایبەت پاش دەمانی ڕۆمان ئابرامۆڤیچ ملیاردێرە رووسیەی کە خاوەنی یانەکە بوو دۆخی یانەکە شڵەقا هەموو شتێک لە یانەکە شڵەقا بۆیە ئێستا پێویستی بە دروستبوونەوەیە من بۆ خۆم هەمیشەوام بە بەردەوامی حەزم لە گۆڕانکاریانی گۆڕانکاری پێویستە بۆ هەموو یانێک بۆ متیوە بەڵام لە تۆپی پیا زۆر جاریانەکان بواری زیاتر بەڕایەنەرێن چێلسی ئەو شتە ناکە بەرامبەر میلان ئەو یاریە بە کورتیمە باسکەی میلان لەژێر سەرپەرشتی پیۆلیە وەرزێکی جوانی چوار پیرچێ بوو گۆڵی سێم سادیۆمانی چوارەمی کرد سێمی شەرەوە بوو سێمی شەرەوە پێم خۆشە برای خۆمانە میلانی پیۆلی میلانێکی جوان بۆ وەرزی ڕابردوو ئەم وەرزەش لە چامپیۆنز لیگ تا ئەندازەی باش هاتووە لەسەر ئەو یاریە بەگشتی پێ وایە کامیان ئەفزەڵترن بۆ سەرکەوتن لە چانسی میلان خولەکان وەستا هەڵبژاردەکان یاریان کردەوە سەر ڕایەوەی هەمووان نەزانین ئیتالیا لە مۆندیالیشانە بەڵام لە نەیشن لیگا شتێکی خۆش بوو بۆ هەر من خۆم نووسیشم لەسەری کە لە کۆمەڵەی مەرگەومی ئیتالیا سەرکەوت بۆ قۆناغی چوارگۆشە ئەو قەرەبوویە کە بۆ ئیتالیا لە چانسی میلان بوو پاش دۆڕانەکەی ناپۆلی خولوەستا تۆزێک یاریزانەکان هێور بوونەوە چکە ئەو یاریە یاریکی گرنگ بوو میلان تیا دۆڕا بەرامبەر ناپۆلی و ئێستا میلان هێورترە لە سەرخۆترە ئەگەڕێتەوە ئەم هەفتەیە وابزان بەرامبەر ئیمپۆلیە سبەی شەو یاریەکی ئاسانە و قورسە نییە و پێگاتەکەی پیۆلیش هەم یاریزانەکان لە پیۆلی تێگەشتن هەم پلانەکانیشی گەشت و هەم پیۆلیش خۆی ئاسوودە بوو بۆی کە ئەو کاتە میلان لەگەڵ ڕافراگنیکە بۆندیان کردبوو بەڵام ڕافراگنی کە بینی پیۆلی سەرکەوتووە لە پلانەکە خۆی داوای لە میلان کردی بۆندەکە هەڵوەشێنەوە پیۆلی بەمە ئاسوودە بوو و بردنەوەی نازناوی کالچۆ سێریایی بۆ میلان لەو کاتەیە و بۆ ئاستە کە پیۆلی پێشکەشی کرد بەڕاستی چکە چیوڤی چ ئینتەر ئامادەتر بوون بەڵام میلان هاو نازناوەکەی لە بەردەمیەوە هەردووچان کرد ئەمە وای کرد کە تیمەکە و ڕاهێنەرەکە هەموو لە یەکتری تێبگەن بۆ ئەم وەرزە بەڕاستی من پێم وایە میلان بە ئاسوودەی لە ترینەکانیشتان نووسرا بوو لە قۆناغی کۆمەڵەکان زۆر باشە پێشەن چاوەڕی چی لە میلانەکەی لە وەرزی ئەم ساڵ لە چامپیۆنز لیگ پێت وایە خۆناغی کۆمەڵەکانە بڕێ پێت وایە خۆناغی 16 بڕێ پێت وایە ئەگەتە خۆناغەکانی بەداخەوە خۆناغەکانی داهاتووتر یا هەمان بۆ من هەست دەکەم تۆ زۆر بێهیوای لە میلان و لە ئارسینال میلان بێهیوانی مەم قۆناغێکی ئەوەندە سەخت نییە بۆ میلان و چڵسیش وێڕایەوەی چڵسی ئێستا چوارەمە ڕیزبەندی ئەم کۆمەڵێ بەڵام لە قۆناغەکانی دواترە ئەو دەستێک کە میلان پێێتی دەستێکی ئەوەندە قورس نییە بتوانێت ماوێتی بەڵام بەڕاستی ماڵدینیش ئیشی چاکی کرد یعنی بۆ ئێستاش وای لاتوە هەر جاریزانێ ماڵدینی پێ ئەڵێ وەرە بۆ میلان من بڕۆم وای لە تۆپی پێ نەپارە بە تەنیا شتەکە نەعقلیەت بە تەنیا ئەم دوو شتا بێ لێک بدرێ میلان ئێستا عقلیەتەکەی هەیە و ویستەکەش هەیە بەڵام جارە پارەکە و داراییانەکە یارمەتی دەر نییە بۆ ئەوەی ئەو کارەی کە بۆ نمونە پێرێز بۆ ڕیاڵیەکەیان خلێفی بۆ پاریسیەکەیە کێ بۆ کێەکە ئەو بیکە کاتمان نەماوە یەک کۆمنتەکەمە دوا پرسیار بۆ تۆ یەک چلونوە کاتمان وردە کە هەر لە خۆ ڕۆی یەک لە کۆمنتەکانڵێ هیچ ئیدارێک و سەرۆشێک بەقەت ڕوعبێکی پێرێز سەرکەوتو نییە و سوپەرستارەکانیشی بێمنەت ئەکا کاتێک ئەڵێت ئەڕۆم ئەڵێ فەرم و دەرگا لەسەر پشتە بۆ هەمیشە سەرکەوتو بوو یعنی ئەڵێ هیچ سەرۆکێک وەکو پێرێز نییە یعنی سوپەرستارەکانیشی هەڵێ ڕۆم بەڵێ بڕخوا بە 5 میلیۆنی کڕێ بە 6 فرۆشێتەوە بە 6 کرێ بە 8 فرۆشێتەوە کاسمیرۆ یەک دنیا ئیسفادی لێ کرد بە خازان فرۆشتی بێگومان وایە ئەزای چی ئەشێت ئەوە بەرنامەیەک هەڵگرێ لەبەرەوەی ئەگەر باس لەوە بکەین من پێتەڵێم پێرێز چۆن هاتبوو بە سەرۆکی ڕیاڵ لە 2000 چی کرد وردەوردە چۆن دەستی خستە ناو ئیدارە و بازرگانیەوە لە وڵاتی ئیسپانیا چۆن توانی کۆنتترۆڵی هەموو شتێ بکە ئێستاشی لەگەڵا بێت چۆن لە ئیسپانیا ئەو پیاوە هەموو کاروباری ماڵی شاهانە بەڕێوە ئەبات کۆنتترۆڵی تەواوی وڵاتی ئیسپانیای کردووە لە ڕێی بازرگانیەوە بۆیە و قورسیشە یەکە بتوانێت لەسەر کورسی سەرۆکاتی ڕیاڵ ئاوتی کا لەبەرەوەی لە ئێستا ئامادەکاریەکە بۆی کچەکەی
ببێتە جێگرەوەی لە دوای خۆی بۆ سەرۆکایەتی ڕیال مەدرید. بۆیە من چەندین جاریش لە چەندان بەرنامەیە باسم کردووە ئەم پیاوە نە ڕیال مەدریدی خۆشێ نە تۆپی پێی خۆشێ نە کەسی خۆشێ، ئەم پیاوە بازرگانێکە و ڕیال مەدریدی ڕیال مەدریدی کردووە بە پێپلیکانەیەک پێ سەرەکەوە بۆ ئامانجەکانی خۆی و ئامانجەکانی زۆر گەورەن و بینیشمان بێگومان لە کاتێکا کە ڕیال مەدرید پێویستی بەێنانی یاریزان بۆ هەستا سانتیاگۆ برنابووی نوێکردەوە کە تاکو ئێستا 750 ملیۆن تێچووە بە بۆنەیەم کێشانەی رووسیا و ئۆکرانیا و کارەکانی وەستا. بۆیە ئەگەر قسە لەسەر پێرێز بکەم ئەشێت بێ منەتەکەی بەرامبەر یاریزانان یەک دۆستایمیشم بێ دانەڕەسان ڕێک بردی بۆ شتێک، ینی وڵی قسەکان نەچێر بەخشە پێ حەزای کۆتایی ببێنێ. پێرێز بێمنەتەوە بیوەفای بەرامبەر یاریزانەکانی زانچی تۆ کاتێک خەڵداری شتێکی حەقی مەشروعی خۆتە چۆن ممارەسەیەکی وەکاگدانە من بڕام وایە هەر سەرۆکێ طبيعي اگر او شي که دسیاته بو بگا با من چی بیوتن اشیا اگر او برنامه لسر نمونه لسر سروگی چلسی انا و تو که هیچ لطوب فی نازنه داوای تشکیلش پرزش دانسانه دل بروام و همو زورینی سروکانی یعنی گورکان هر بو شوین یعنی ناصر خلیفی زوری لیزانه خۆ باوەڕ ناکەمەوە خۆیەک شتە پێ بڵم لە ساڵ 2007 بوو مقابلەی دیداریان لەگەڵ چاڤیا کردیان داهاتووی بەرشلۆنا چۆنە بینی وتی من ڕایەنەرم بۆسکێز یاری دەدەرمە پیکێ سەرۆکە پویۆڵ جێگرێتی وتیان لیان پرسی هانی وتیان بۆوە ئەڵێ وتی بە وێنەی ئیدارەی بایر منشن نەکەین بایر منشن هەموو ئیدارەکە یاریزانە کۆنەکان هیچ کەسی کە لە دەرەوە نییە تێبێ بەرشلۆناش بچێتە سەر و ڕێژکە اینجا بەرشلۆنا دانەڕەسان بەڕاستی من چێژم نەقسەکان تاواگرت پێشەنگیان پێش چێژمەگرت هیوادارم بیداران چێژیانوەگرت بێت دووبارە بەناوی خۆشمانەوە داهەوی لە بردن لەو هەوادارنەی پێیجی دانەڕەسانەکەی کە بەڕاستی کێشەی تیابوونی توانین لێەوە لایڤەکە بگوازم بێگومان لە دوای تواتر سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم کە وابزانم کاتی لۆستایمیشیان هەمێ سپاس بۆ ئێوەی بینە کە تایم کاتە لەگەڵمان بوون ئینشەڵڵا هەفتەی داهاتوو خۆی گەورەتەمەن بە دێینەوە خزمەت خواتان لەگەڵ.